بەڵێ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم کاتێ ئەو پیاوە داوای ئامۆژگاری لێ دەکات دەفەرمێت تووڕە مەبە. بۆچی وا دەفەرمێ؟ بۆچی دەفەرمێت تووڕە مەبە؟ چونکە تووڕەبوون کلیلی هەموو شەڕ و خراپەیەک. بە تووڕەبوون دەرگای هەموو خراپەیەک دەکەیتەوە، هەموو فیتنەیەک، هەموو مەشاکیلێک، هەموو کارەساتێک کلیلەکەی چییە؟ تووڕەبوونە. دەرگاکە دەخاتە سەر پشت بۆت بۆی کارەسات ئەنجام بدات. ئەو پیاوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی فەرموو تووڕە مەبە، ئەفەرمێ بیرم کردەوە باشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ فەرمووی تووڕە مەبە؟ لەو هەموو ئامۆژگاریەدا ئەمەی ئامۆژگاری من کرد. ئەفەرمێ تەماشام کرد تووڕەبوون سەرەتایەکە بۆ هەموو کێشە مشکلەکان، هەموو کێشەکان کە ڕوو ئەدەن، کێشە کۆمەڵایەتیەکان ئەو کارەساتانەی کە ڕوو ئەدەن بەهۆی تووڕەبوونەوەیە. بۆیە تەماشام کرد سەیرم کرد هەموو شتێک کە کۆ دەبێتەوە تووڕەبوون سەرەتاکەیەتی، هەمووی لە تووڕەبوونە کۆ دەبێتەوە. ئەوەی کە خەڵکە کوژێ، ئەوەی کە خەڵ بریندارەکە، ئەوەی کە دزیەکە، ئەوەی کە چیەکە، هەرچی تاوانێ دەکەی لەسەر زەویە زۆربەی دەگەڕێتەوە بۆ تووڕەبوون. ڕق لە بەرامبرە لی تۆڕەی دەتەوێت تۆڵەی لێ بکەیتەوە. بۆیە تەماشام کرد تووڕەبوون یەجمع الشەڕ كله، هەموو شەڕێک کۆ دەکاتە بەخۆی. بۆیە دەرگای خراپەکاریە. لە تۆڕە کۆمەڵایەتەکان شتێکی جوان هەیە، نمونەیەکی جوان دەهێنێتەوە. دوو ساردی دەهێنێ، دوو دەبێ ساردی، یەکیکان هەرتوی ڕادەوەشێنێ زۆر بە قووەت، لانێ زۆربەتان بینی بێتان. یەکیکان دەکاتەوە هەڵدەچێت، هەردووکی ڕاوەشاندووە، هەر خۆشە تاقیکەرەوە دانەیەکیان بکەرەوە یەکسەر گیانت وێران دەکات، ئەو ناوە وێران دەکات، هەڵدەچێ. بەڵام ئەوەکەی تر کە هەڵت نەبچڕیە چەند دقەیەک دای بنێ دوای هەڵی بچڕە زۆر ئاساییە. هیچ نەهەڵە چێ نەگیانت پیسەکە. تووڕەبوونیش هەڵچوونێکە، وەکو ئەو ساردێ وایە، وەکو ئەو بیبسێ وایە کە ئینسان تووشی دەبێت، تووشی هەڵەشە دەبێت، تووشی غەڵەت دەبێت، کۆمەڵێک شەڕ و خراپە و کارەسات لە خۆی کۆ دەکاتەوە. بەڵام دوایەوە خۆی سارد ئەبێت و چاک ئەبێتەوە. بۆی ئیمامی ئەبوو دەردا ڕەزای خوای لێ بێ دەفەرمێت نزیکترین کات کە عەبد لە غەزەبی خواوە نزیک بێ ئەو کاتێکە تووڕە ئەبێ. ئەو کاتە نزیکترین کاتە، نزیکترین شتە بۆی کە ئینسان لە تووڕەیی خوا نزیک بێتەوە. خەڵکە کوژی بۆ جەهەنم دەڕۆی، زوڵم دەکەی خوا تۆڵەت لێ ئەکاتەوە، غەدرەکەی خیانەتەکەی لە خەڵکە دەی، هەرچی ئەکەی تۆ قەرزاری خەڵکی ئەبی. بۆیە ئینسانی موسڵمانە بێ ئاگاداری خۆی بێت. لەو کاتەدا تۆ کۆمەڵێ تاوان ئەنجام دەی، کابرا خەڵکی دەکوژێ بەهۆی تووڕەبوونەوە، لە غەزەبی خوا نزیکە و لە تووڕەیی خوا نزیکە. ئینسان